باڵە بەڕێزان بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە ژینگەی ناوچە شاخەویەکان و ئەو مەترسیانەی کا لە بەردەم دارستان و دار و درەختی ناوچە شاخەویەکانی هەرێمی کوردستاندایە میوانداری هەرێکە لە بەڕێزان تریفە عەلی هاوسەرۆکی نوێنەرایەتی سلێمانی ڕێکخراوی سروشتی کوردستان و گۆران دڵشاد ئەندامی نوێنەرایەتێکە لە سلێمانی بەخێربێن سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەیەم بەیانە. تریفەخان ئەگەر لەوە دەست پێ بکەین ئەکرێ بڵێن کوردستان خاوەنی دارستان و دارستانی هەیە؟ بەتاکید کوردستان ناوچێکی سەوزایی زۆر فراوانە، بەڵام بەداخەوە بەهۆی هەندێ قەیرانەوە یاخود هەندێ ڕووداوە کە ڕوویداوە دارستانەکان بەرەو قات و قڕی هاتوون. بەڵام ئەگەر بیتە سەر ڕووبەری کوردستان بەڵێ ناوچەیەکی پڕ دارستان و سەوزاییە. کا گۆران سەرەکیترین ئەو مەترسیانە چین کە ساڵانە ڕوبەڕووی ناوچە شاخەوەکانی هەرێمە بنەوە؟ بڵێ لەو مەترسیە سەرەکیانەی کە ڕوبەڕووی ناوچە شاخەوەکانی کوردستان و بە تایبەتی دارستانەکانە بنەوە هەنێ لە هۆکارە سروشتەکان کامە هۆکارێکە بۆ ئەوی کە دارستانەکان بەرەو لە ناوچوم چێ و هۆکاری ڕئیسی بۆ لە ناوچوون دارستانەکان ناهۆشیاری کۆمەلگایە هەنێ هەنێ لەو ڕووداوانی کە ڕوئەن بنموک ئاگرکەوتنەوە ناهۆشیاری کۆمەلگایە کە لە ساڵانی ڕابردووە زۆرێک لە ناوچە شاخەوەکان بەهۆی ئاگرکەوتنەوە سووتان بەتاکید. ئەمە تا چەند بۆ هۆی ئەوەی کە لە هاوینە ئەسووتێندرێن و لە زستانیشە ئەپڕدرێنەوە؟ بڵێ هۆکاری سەرەکی ئاگرکەوتن و دارستانکەن ئەمە ژەگرێتەوە بۆ پیلانی حکوومەت کە بۆنمونە لە کاتی خۆیان هەڵناستێ بۆ بڕینەوەی دارەکان بە شێوەیەکی زانستی لە بۆنمونە چۆنڵی کۆکردنەوەی ئەو پاوانەی کە لە ناو دارستانەکانە هەیە کابێتە هۆکاری گرکردنی دارستانەکان لە ناوچوونیان ئەمە هەر نابێت لە ناوچوونی هۆی دار و درەختەکان ئەبێتە هۆی لە ناوچوونی چەنەها ئاژەڵ و باڵندەی ترکەیەکە کرد لە هۆکارە جوانەکانی سروشتی کوردستان. واتە ئەکرێ بڵێن بە شێوەیەشی گشتی نەبوونی سوتەمەنی ئەکرێ بکرێتە بەهانە بۆ ئەوەی کە دارستانەکان ببڕێنەوە؟ تریفەخان نابێت بێتە بەهانە، بەڵام بەداخەوە کەم دەرامەتی خەڵک وای لێ کردو ببێتە بەهانەیەک ئیگناخۆی نابێت بێتە بەهانەیەک چکە تۆ بەس وەکا گۆران هاوکارم ئاماژەی پێەیە تۆ بەس دارستانەکان نابڕیتەوە ئەو دارانە نابڕیتەوە یاخود سەوزایی کەم ناکەیتەوە بەڵکو ئەبیتە هۆی قات و قڕکردنی ئاژەڵ و باڵندەکانی کێویەکانی کە لەوێژ ئەژین وای لێ ئەکا و هەروەها تەنیا ئەوە نییە دارستانەکان ببڕێتەوە بەهۆی گوێنەدانی خەڵک یاخود پابند نەبوونی خەڵک بە دارستانەکانەوە کە چەندین ئاگر کەوتۆتەوە بەداخەوە چەندین جار ئەبینین دارستانەکان سوتاون لە ڕووداوێکی زۆر بچووکەوە یاخود گوێنەدانێکی زۆر بچووکەوە. بەڵێ ئەگەر داربڕینەوە بەم ئاستی ئێستا بەردەوام بێت لە چەند ساڵی داهاتوە ئەگەری بە بیابانبوون ڕوونایە یاخود گەرمبوونی ناوچەکانی هەرێمی کوردستان لەو بڕوایم کە ئەبینە کوردستانە بێتە بیابان لە ناوچەیەکی شاخاوی و سەوزایی و دیمەنێکی جوان و ئەبێتە یەکێ لە بیابانە زۆر ناڕەحەت و ناخۆشەکان و ناسروشتەکان. بەڵێکاتە ئەکرێ بڵێن ئەوە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان لەمە ڕابردویا چەند کەمپینێکتان کرد بۆ ژینگە. ئەنجامی ئەم کەمپینانە چی بوو؟ یەکێک لە کەمپینەکانتان پاکردنەوەی ئاوی تانجەڕۆ بوو کە بەداخەوە تاوەکو ئێستا شۆک و خۆیەتی و لە پێنجوێنەوە کۆمەڵە گروپ بەپێ هاتن بۆ سلێمانی دژی ئەم داربڕینەوە. بەڵام ئەوین هەموو ئەمانە هیچ ئەنجامێکی نییە. بۆچی هیچ کاتێک ئەم کەمپینانە چۆنەڵی ناگەن بە ئەنجامێ یاخود ناگەن بە کۆتاییە؟ کاگۆران ئێمە وەک ڕێکخراوەکانی سروشت هەمومان چۆنڵی دەستە جەمعی وەک ڕێکخراوی سروشتی کوردستانیش بە تایبەتی هەمیشە لە هەموو حاڵەتەکان لە هەموو ڕووداوەکانە کەمپینمان هەبووە قسەی خۆمان هەبوو بەیاننامەمان هەبووە کەمپین و قسە و بەیاننامە کفایەتە بۆ ئەمە بێگومان داواکانمان بەرز کردو بۆ لایەنی پەیوەندیدار ئێمە داواکانمان ناوتە دەست لایەنی پەیوەندیدار لەسەر لایەنی پەیوەندیدارە هەستە بە جێبەجێکردنی داواکان بە تەنگەوە هاتنی ئەو داوانەی کە ئێمە وەکو چۆنڵی یەکێک لە سەبەبەکانی ژینگە بەرزمان کردوەوە بەڵام ئەو کە نەکەوتۆتە بواری جێبەجێکردنەوە وەکو هەرێکە لە چۆنڵی داواکانی تری کوردستان پشتگوێ خراوە بەڵام ئێمە هەمیشە جەختمان کردەوە لەسەر پاراستنی ژینگە هەوڵمانەوە کە سەری خۆمان بۆ نمونە هاوکارمان نابن لەگەڵمانە نایەن خەڵک هۆشیارکەینەوانێ میلەت هۆشیارکەینەوانی کە چۆنڵی سروشتی کوردستان بپارێزێ. بەڵێ کاتەکە گۆران پرۆژەی ئەم ساڵتان چییە بۆ کەمکردنەوەی ئەو ڕێژە زۆرەی داربڕینەوە؟ ئێمە هەوڵێن زیاتر خەڵک هۆشیارکەینەوانی و بەیاننامەشمان چۆنڵی داواکاریشمانەوێت لە حکوومەت بە پێدانی سوتەمەنی بەتابەتی بۆ ناوچانی کە ساردن ئەم ناوچانە قەت بە بەرمیلێن نەوت ناچن بەڕێوە چونکە ناوچێکی کوێستانی و ساردە و زستانی درێژە زستانی 5 بۆ 6 مانگە
یعنی بە بەرمیلێنەوەت قەدەم ناوچانە ناچێت بەڕێوە بەرمیلێنەوتیش لە کاتێکا پیان ئەترێت کە نووی زستان ڕۆی نووی سەرمان نەماوە یعنی ئەوانیش مەجبورن کە مەجبور بیە کە چی بکات دەسەڵاتی نێ مەجبورە بچێدار بەڕێتەمانی بەڵام ئێمە هەوڵین خەڵک هۆشیارکەینەوە زیاتر پابند بەکارێنانی سوتەمەنی باشە تریفەخانەمە یاسایەکمان هەیە بۆ پاراستن لە دارستانەکان و قەدەغی داربڕینەوەی کردووە تا ئێستا ئەم یاسا لەکوێدا کاری پێکراوە و ئێستا لەکوێ جێبەجێکردنیدایە هەڵبەتە یاساکە لە هەموو شوێنەکان بەتایبەت لە دام و دەستگا ژینگەیەکانە کاری پێ ئەکرێت و چۆتە بواری جێبەجێکردنی شۆخەوەش بەختانە هەندێک لەو کەسانەی کە بە نایاسایی هەستاون بە داربڕینەوە یاخود بە کەمکردنەوەی سەوزایی سروشتمان دراونەتە دادگا و یاخود غەرامە کراون غەرامەکەش لە 100,000ەوە تاکو ملیۆنێ دینارە کراون بەڵام ئەمە نابێت تەنیا غەرامە ڕێگر نییە یاخود نابێتە ڕێگر بۆ دارنەبڕینەوە یاخود ئەوەی کە هاوڵاتیان نەتوانن بچن دارنەبڕنەوە سروشتەکە نەپارێزن بەڵکو پێویستە ئێمە هەر لە قۆناغەکانی سەرەتاییەوە هۆشیاری ژینگەیی بین بە خەڵک حکومت کاری ئەوەیە کە هۆشیاری ژینگەیی بات بە قۆناغەکانی سەرەتایی لێوە فێریانکە کە ناشتنی دارێک دوان ساڵی ئایندە ئەبێتە باخچەیە دوان ئەبێتە دارستانێک و ئیلە ئاخری ئێمە ئەتوانی بڵین بەو شێوەیە سەوزایەکان دروستکەین بۆیە ئەرکی حکومت ئەوەیە یەکەم هەسێت بە هۆشیاری ژینگەیی هەر لە قۆناغەکانی سەرەتاییەوە تاکو هەموو قۆناغەکانی دیکەی تەمەن مەرجنیە هەر تەمەنێک بێت بڵێن لە بەرەوەی تەمەنێکی کامەڵە هۆشیاری ژینگەیی هەبێت بەداخەوە ئێمە هۆشیارەمان زۆر کەمە هۆشیاری ژینگەیمان هەر نییە دواتر هەسێت بە دابینکردنی سوتەمەنی بۆ خەڵک چونکە ئەمەش یەکێکە لە فاکتەرەکان یاخود لە هۆکارەکان کە خەڵک بڵێ من پێویستم بە سوتەوە مافی خۆشێتی کە گەرمی دابین کا بۆ خێزانکە یاخود بۆ ماڵەکەی کە ئەو سوتەمەنی دابین نەکرد هەڵبەتە دیسانەوەچینە قۆناغەکانی پێش سەدەکانی تر کە بەس پەنایان بۆ داربڕینەوە ئەبرد و ئاگرکردنەوە ئەکاتە تریفەخان حکومت بۆ گوێ لە ڕێکخراوەکان ناگرێت و نایەت بەدەم داواکارەکانیانەوە حکومت تا ڕادێکی کەم گویان لێ ئەگرێت بۆ لەبەرەوەی کە ئەگەر گوێ بگرێ ئەی مەسلحەتی خۆی لەکوێیە ئەی مەسلحەتی خۆی بەرژەوەندی خۆی لەکوێبڕینەوەی ئەم دارانەیە کا گۆران مەسلحەتی ئەو لە داربڕینەوەکانە نییە بەڵام مەسلحەتی ئەو لەوەیە کە هەڵناسێ بە دابینکردنی سوتەمەنی بۆ خەڵک بەڵکو بۆ بەرژەوەندی خۆی و تەنیا بۆ گیرفان پڕکردنی خۆت یاخود ئێمە بەڕاستی ژێرخانی ئێمە ژێرخانی ئابوورێکی زۆر دەوڵەمەندە لە سوتەمەنیە ئەو ئەچی فرۆشێ بە $70 و بە زیاتر بە وڵاتانی دەرەوە دابینی ناکە لەگەڵ ئەویا بۆ هاوڵاتیەکانی خۆی کاتە بەرژەوەندەکەی خۆی بەرژەوەندێکی مادیە سەر و بەرژەوەندی خەڵکەکە بەکاری ئەهێنێت باشە کاتێک لە وڵاتانی ترکە ناوچەیە کە خود دارسانێکدا ئەندرێ بۆ بڕینەوە و بە شێوازێکی زانستی و بەڕێکی ئەبڕێتەوە بەڵام لێرە داربڕینەوەکانیش بە شازیش ئەوە نەخراپ ئەم بڕنەوە کە ئەم دارجارێک تر گەشە ناکاتەوە و ئەسڵن لە ڕێگەوە ئەمرێ و تەنانەت زۆر جار ئەمەش نییە کە کەسێک تەنیا بۆ خۆی بەکاری بێنێ ئەیکڕێ و باڵێن ئەیبڕێ و ئەیفرۆشێتەوە بازرگانی پێوەکە کاگۆران من نمونەیەک بۆ بێنمەوە لە یەکێ لە وڵاتە ئەوروپیەکانە گەورەترین دار کە تەمەنی 1000 ساڵ بوو حکومت بڕیاریە بە بڕینەوەی ئەم دارە تەنیا یەکدار بوو یەکێ لە هاوڵاتیەکان تەمەنی خۆی هەمووی تەرخان کرد چۆ سەر ئەم دارە ینی بەرگەی سەختی و دژواری هەموو وەرزەکانی گرت لە پێناو پاراستنی ئەو دارە تاوای لە حکومت کرد وای لە حکومەتەکەی خۆی کرد کە هەستێت بە ڕواندنی چەندین داریکە واتە ئەکرێ لێرە ئێوەش ڕێکخراوەکان ئەنی جۆری لە هۆشار بڵاوکانەوە کە دارێکە بڕیتەوە پێویست پێێتی بۆ خۆگەرمکردنەوە بەڵام لەبری ئەمە لەم ساڵەیە دارێتر بڕوێنەوە نەمامێتر بچێنە کا گۆران ئێمە وەکو ڕێکخراوەکە لە بەرنامەی ئەم ساڵواندا وەک ڕێکخراوی سروشتی کوردستان ئێمە 3 نامیلکە یاخود 3 کتێبی هۆشیاری ژینگەیمان دەرکردووە کە خۆشبەختانە گەشتۆتە زۆربەی شوێنەکان بە باخچەکانی مناڵان و تەنانەت مەکتەبی سەرەتاییەکان و قۆناغی سەرەتاییەکانیش کە دەرمان کردو و پێمان داون کە ئەمانە هۆشیاری ژینگەییە باز لە
سروشتەکە باز لە ئەگەرەکانی نەمانی سەوزایی ئەکات ئەگەرەکانی چین یاخود هۆکارەکانی دوای ئەو چین کە تووشی قەیرانە بێت سەوزایی وە بوونی سەوزایی و ڕواندنی دارێک تا چەند سوودی ئەبێت لە ژینگەکەمان یاخود بە ژینگەکەمان و بە تاکیش تەنانەت بە ژینگە پاراستنی سەوزایی یاخود زۆربوونی سەوزایی ژینگە ناپارێزێ بەڵکو کاریگەریەکی تەواوەتی هەیە لەسەر تەندروستیمان لەسەر تەندروستیمان بەداخەوە هۆشیارەکەوای لێکردوین کە ئەو سەوزەیانە کەم بکەینەوە خود گوێی پێنین بەڵام لە هەندێک شوێنیشە ئێمە ئەتوانین بڵین زۆر شوێن یاخود زۆر لە قوتابخانەکان بە خۆشحاڵیەوە هاتوون بەدەم داواکارەکانمان و یاخود بەدەم ئەو تەڵەبانێکی ئێمە کردومانە و ژینگەکە خۆشویست کردو لای تەلەبەکان هەرێک لەوانە بێن نەمامێک بڕوێنن لە مەکتەبەکەی خۆیانە لە پاڵ خوێندنەکەیانە ئەو نەمامەتاک و ئەو قۆناغانی خوێندنی لەو مەکتەبێتەوەکە هەستێ بە بەخێوکردنی ئەو نەمامە وەک مناڵێکی خۆی پەروەردی کات ڕۆژانە سەردانی کە ئاوی بات بەخێوی بکات ئاگاداری بێت ئەمە هۆشیارێکی زۆر باشە کە بیا بۆ مناڵە وای لێکە مناڵە سەوزایەکانی خۆش بووە گوڵ و دار و درەختی خۆش بووە ئاژەڵەکانی خۆش بێت تەنیا ئێمە باز لە سەوزایی ناکەین کە باسمان لە سەوزایی کرد هەڵبەتە بێ باز لە ئاژەڵەکانیش بکەین باز لە باڵندەکانیش بکەن کە لەو سەوزاییە ئەژین بەداخەوە سووتانی ئەو پاوەن و دار و درەخت و شاخانە ئەمساڵ چەندین زەرەریە لە ئاژەڵەکان چەندین زەرەریە بە تایبەت لەو باڵندە کێویانی کە لەناو ئەو دارستانە یاخود ئەو شوێنان سەوزاییانەکە هێلانیان تیا دروست کردبوویانە لانی خۆیان بەڵێ کا گۆران جیالەوەی کە دارەکان لە ناوچە شاخەکان ئەبڕێنەوە لە ناو شاریش زۆرێک لە دارە بەتەمەنە گەورەکان ئەبرزرێنەوە لە بەرەوەی کە پرۆژەیەک دروستەکرێت یاخود خانوویەک دروستەکرێت ئێوە تا ئێستا هیچ ئاگاداریەکە خودت هۆشدارێکتان لە بارەوەیداوە بەمەست لەو داربڕینەوەی بۆ نمونە ناو شارەکان زیاتر بۆ پرۆژە بازرگانەکان و لە مەساڵحی چەند کەسێکایە ئێمە هەمیشە کە ئەو درختانە بڕاون و یان مترسیان لەسەر بووە لایەنەکانمان لێ ئاگادارکردن بە تایبەتی ئەو کەسێک کە هەڵسەوە بە ئەنجامدانی پرۆژەکەی ئاگادارمان کردوەوە بەڵام هیچ گوێمان لێ گیراوە بەڵام دوای پشتگوێ خراوە توانین بڵێ پشتگوێ خراوە گوێمان لێ گیراوە بە پشتگوێ خراوە و هیچ ئەنجامێکی نەبوو لە ئەنجامە دارەکە بڕاوەتەمانێ یان چەنەها دارمان هەبوو لە سلەیمانیا بە تایبەتی جادەی پیرەمێ سێرەکەی چەنەها داری درەختی بەتەمەنتیا کاگ ئەحمەدی شێخ چەنەها درەختی بەتەمەنتێ ئێستا چەندانەیەکیان لە درەختانەوە ئەویش چۆنەوەی درەختێکی ناکامڵە درەختێکی ناشاز و ناجوانە لە شوێنەکە کە بە خواری ڕواوەتەوان یان هیچ ئیسفادێکی ئەوتوی نیە ئەو درەختانە باشە لێرەدا ئەرکی حکوومەت و دەستگا پەیوەندیدارەکان چییەوە تا چەند توانیویانە ڕۆڵی خۆیان بجارن لە پاراستنی ئەم ژینگەیە ینی بە دار و درەختەوە بە سەوزاییەوە بە پاک و پیسیەوە ئەرکی حکوومەت ئەرکی سەرگەی حکومەتەوەی هەڵسێ بە دابینکردنی سوتەمەنی پێویست بۆ هەموو خوێزانێکی کۆمەلگای کوردی ئەرکی حکومت ئەوەیە هەستێ بە ڕوانی سەوزایی و دروستکردنی چەندی دارستانی گەورە لەخوا بە زیابێ کوردستانی ئێمە ئەوەنە گەورەی ئەوەنە دەشتی باشمانێ ئەوەنە شوێنی باشمانێ بۆ دروستکردن نەمام لە چەند ساڵێکی کەمما دارستانی گەورە و جوان بەرهەمی هێنین بەڵام حکومت تا ئێستا پلانێکی نەبوو پلانیشی نییە لەو قەنەعاتانەیە ئەگەر ڕێکخراوەکان هەڵەسن خەڵک خۆی هوشیار نەبێتەوانە خەڵک خۆی دارستان بەرهەم نێنێ حکومت قەت لە بەرنامەیان نابێت دارستان دروستکە باش بەڵێ دوایین زەختی ئێوە یاخود فشاری ئێوە بۆ حکومت چی دەبێت لەم ساڵدا بۆ بڕینەوەی ئەو درەختارە تەنها ئێماوەیە کە بە بەیاننامە ئاگاداریان بکەینەوەنە هیچ زەختێکی ئەوتۆمان پێ ناکرێت حکومت خۆی گوێ لە وەزیرەکانی خۆی ناگەنە قازەڵابێ گوێ لە چۆن ڕێکخراوێکی سروشتیان ڕێکخراوەکانی تر بگرێ بۆ داواکاریانە ئێمە تەنها داواکاریمان پێویستە وەک لایەنێک کە هەستین بە ئەنجامدانی و داواکارەکە بەرزەکەینەوە بۆ سەر و خۆمان ئینشاءالله بە ئومێدین لە کابینی داهاتووە پەرلەمانتارەکان زەختی زیاترکەن لەگەڵمانە لەخوا خۆشبەختانە چەند پەرلەمانتارێک تیا کە ژینگە دۆستن لە ڕێگەی ئەمانەوە کاریگەری لەسەر حکومەت دروستکەین هەوڵ بین هەستێ بە ئەنجامدانی چەند پرۆژەیەکی سەوزکردنی کوردستان ئەوە نەبێت کە ڕێکخراوەکەمان هیچ شارێکی نەخست بێتە سەر حکومت بەڵکو لەم کابینی ڕابردووی پەرلەمانیشە ئێمە چەندین پێشنیارمان پێشکەش بە ئەندام پەرلەمانەکان کردووە و بووە بە پرۆژە یاسا یەکێ لەوانە ئەو پرۆژە یاسایە کە قەدەغەکردنی داری جێبەجێ کرد یەکێ لەوانە پاراستنی گیانی ئاژەڵەکان بوو کە بۆ خۆتان ئاگادارن ئێمە ڕێپێوانێکی سەگەکان یاخود ناڕەزایی سەگەکان بوو کە دەرمان بڕی لە پارکی ئازادی ڕێکخراوەکەمان خاوەنی چەندین سەرمایەیە باشە سەبارەت بە ئاژەڵەکان کە باسان کرد بەڵام تا ئێستاش لە
کوردستانە ناوچەیەکی پارێزمەندمان نییە بۆ ئاژەڵی کێویەکان ناوچەی پارێزراو ئەمە شوای کردووە کە زۆرێک لە ئاژەڵە دەگمەنەکان ئەوانەی کە لە جیهانە بەرەو لە ناوچوونە چن لە کوردستانە ڕوبەڕووی کوشتن و ڕاوکردن ببنەوە زۆرێکیشیان لە بازارەکانە بازرگانیان پێواکرێت ڕاستەوایە ئێمە لەوەشا پرۆژەیەکمان تەقدیم کردووە بەنسبەت سەگەکانەوە یاخود بەنسبەت و ئاژەڵە کیویانی کە ئێستا پیان ناوێن ئەبرێ ئاژەڵی بەرەڵا یەکێ لەوانە سەگەکانە ئێسترە کەرە کۆمەڵێ ئاژەڵی دیکەیە کە هەمانە پرۆژەیەساکمان پێشکەش کردو بە دابینکردنی شوێنێک ڕوبەرێکی فراوان بۆمان و هەروەها دابینکردنی چەندین کارمەندی ڤێترنەری چکەمە پێویستمان بە کارمەندی ڤێترنەری ئەبێ کە خۆبەخشانە کارمان لەگەڵا بکە بەوەی کە ئێمە نامانێت ئەو ئاژەڵانە بکوژرێن یاخۆ ڕوبەڕووی نەمان بنەوە بەڵکو تا ڕادێک ئەتوانین سنوورداریان کەینەوە سنوورداریان کەینەوە هەڵبەت ئەویش دووبارە ئیمکانێتی مادی ئەوێت و دابینکردنی شوێنی ئەوێ ستافی تەواوەتی ئەوێ ئێمە بە ستافێکی چەند دانەیەکەوە یاخود بەدەیان ستافۆی مە ناتوانین ئەوە بکەین بەتەنیا بەڵکو سەدان ستافی ئەوێ سەدان کەسی ئەوێ لەو ستافانە کاری تیا بکات و خۆبەخشانش ئەبێ گیانی هاوکاری تیابێت هەرچەندە ئێمە ڕێکخراوەکان یاخود هاوڵاتی دیکەمان هەیە کە دۆستی ئاژەڵن هاتوون بە دەنگداوەکەمانەوە بەڵام ئێشتا ئەوە کافی نییە بۆەوەی کە ئێمە بتوانین گیانی ئەو ئاژەڵانە بە تەواتی بپارێزین ئەبێ حکومەتیش هاوکار بێ لەگەڵمانە بە دابینکردنی شوێنێک یاخود ڕوبەرێکی فراوانی یەک دۆنمی بێت دوو دۆنمی بێ هەمان شێوە و دابینکردنی ستافی ڤێترنەری و چەند دەرمانێکی دیکە کە ئێمە بتوانین بەکاریان بێنین وەک ڤاکسین بۆیان کە ئەمانە میکرۆ بڵاو نەکەنەوە. بەڵێ کاتە ئەکرا بڵێن ئەم بڕینەوەی دار و درەختانەی کوردستان لەگەڵ ئەوەی کە ڕێژەی سەوزای لە یاریمی کوردستانە کەمەکاتەوە ئەبێتە هۆی ئەوەی کە ژینگی کوردستان یاخود ناوچە کوێستانەکانیشمان لەگەڵ گەرمێنەکانە فەرقیان نەمێنێت بە تاکید وایە بڕینەوەی دارەکان وای لێ ئەکا کە فێنکی یاخود سروشتە جوانەکەی ئەو دیمەنە دڵڕفێنی کە خەڵک لە خواروی عێراق و ناوەڕاستی عێراق و یاخود لە دەروی وڵاتەوە دێن دەرەوەی هەرێمە و بە هەموو پارچەکانەوە چی لە ناوەی عێراقا بێ یاخود لە دەروی عێراق بێن بۆ ئەو سروشتە جوانەکە لە فێنکیەکان یاخود بە تایبەت لە بەهار و هامینە لەوێ بەسەری بەرن کە ئەمەش ئەبێتە هۆی کە کەمکردنەوەی گەشتیار لە ناوچە سروشتەکانە نەک تەنیا دیمانەکەی یاخود وای لێ بکە ئەم شوێنێک کوێستانە بێتە شوێنێکی گەرمیان ڕاستە بەڵێ تریفەخان و کاگۆران ئێمە هیچمان نەمەوە ئەگەر لە کۆتاییە بتانێت پەیامێک بگێنن دواپەیامی ئێمە ئەوەیە لە داوا لە هاوڵاتیانەکەین ڕێزە سروشتی کوردستان بگرین کوردستان سروشتێکی جوانی هەیە هیوادارم بە هەمومان بتوانین ئەو سروشتە جوانی کوردستان پارێزین لە باتی ئەوەی کاولیکین زیاتر ئاوتاکیش زیاتر بەرەو هۆشیاری بچێتەوە ناوەندەکانی پەروەردە و فێرکردنە بیزەبێت ئێمە بێ لە سەرەتایی لە ڕەوزەوە دەستکەین بە ئەمە ئەنجا توانین کۆمەلگا بەرین بەرەو ئاقارێکی جوانتر. بەڵێ تریفەخان پەیامی بەڕێزی چیە لەسەر ئەوەی کە لە پەروەردەوە لە بیداتەوە لە سەرەتاییەوە خوێندکارەکان مناڵەکان پەروەردە ناکەن لەسەرەوەی کە ژینگە بپارێزن. من داوا لە مامۆستا خۆشەویستەکانەکەم کە ئەکی خۆیان بەڕاستی جێبەجێ ئەکەن وەزیا لە پێویستی ژماند و ئەبن لەگەڵ ئەو منداڵانەمانە بەڵام داوایان لێ ئەەکەم جارێکی تر ماندوو بنەوە بەوەی کە ژینگەی کوردستانیان لا خۆشەویست بکەن ئاژەڵیان لا خۆشەویست بکەن وان لێ بکەن ئەم مناڵانە وا پەروەردەیان کەن کە ئەگەر مێرولەیەک زیانی بە سەوزایەکە گەیان دووری خاتەوە نەک بیکوژێ دووری خاتەوە هەرێکی و بتوانێت مافیان بپارێزرێت و هەمان شێوە سروشتەکە بپارێزێت تاکو تەندروستی نەوەکانمان لە ئایندەیە زۆر باش بێت. بەڵێ بەڕێز تریفعلی هاوسەرۆکی نەرایەتی سلێمانی ڕێکخراوی سروشتی کوردستان و بەڕێز گۆران دڵشاد ئەندامینە نەرایەتیەکە سوپاس و ئامادەبوونتان لە بەرنامەی سپاس.